لە سەنگەری خەڵکی مەزڵوم دابین ڕقهەڵسانمان نییە ڕقی شەخسی لە کەس یا ڕقی حیزبی بەڵکو ڕقمان لە زوڵمە ڕقمان لە فەسادە ڕقمان لە قۆرخکاریە و بەزەیمان بە مەزڵوم دادێ و ئەوەش خوا لەسەری فەرز کردووی خوا لەسەری پێویست کردوین کە ئێمە دەبێت لە پێناوی چەوسێنراوەدا تێبکۆشین و خوا لەسەری پێویست کردوین کە دژی ستەمکار بین وای پەروەردگار دەفەرمێ ئەلا لەعنەت الله علی الظالمین ئاگادار بن نەفرینی خوا لە زاڵمان زاڵم کێیە زاڵم هەر کەسێکە لە ڕووی سیاسیەوە خەڵک بچەوسێنێتەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە خۆیان لێبەزیاد بگرێ لە ڕووی ئەخلاقیەوە ئەخلاقیان داڕوخێنێ لە هەر ڕوویەکەوە زیانی بۆ خەڵک هەبێ زیانی بۆ دەوروبەری هەبێ ئەوە زاڵمە ظڵم بریتێ لە پێشێلکردنی مافی ئەوانی دیکە دەست بە سەرداگرتنی مافی ئەوانی دیکە خوا لەسەری پێویست کردوین کە ئێمە دژی ستەمکاران بین و دەفەرمێن نەفرەت لە ستەمکاران ئەو ستەمکارە هەر کەسێکی بێ جا ئێستاش خۆتان ئاگادارن کە ئەوە ئێمە چەند ڕۆژێکمان ماوە بۆ دەیدا کە ئەو پرۆسەی تێدا ئەنجام دەدرێ لەبەرەوە بەڕاستی چاوەڕێی هەوڵ و هیمەتی هەموو لایەژین ئەوانەی کە کەیفیان بە زوڵم نایەت ئەوانەی کە حەز بە عەدالەت دەکەن ئەوانەی حەز بەوە دەکەن کەسانێک نوێنەرایەتیان بکەن لە ئەنجومەی نوێنەران کە لەگەڵیاندا دڵسۆز و سەرڕاست بن و بێجگە لە فشاری ئیمان و عەقیدەکەی خۆیان فشاری هیچ کەسێک کرد بەسەر خۆیانەوە نەبینن نەهی دەوڵەتێکی دراوسێ نەهی حیزبێک نەهی کەسێک نەتەنەدی حیزبەکەی خۆشیان کە حیزبەکەی خۆشیان زەختیان لێ ناکا کە شتی ناحەق بڵێن دەستی کردوونەوە دەستی ئاوەڵا کردوون کە چی حەقە و ڕاستە و چاکە ئەوە بڵێن ئەوە بکەن ومن ئومێدیشم وایە کە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاریی باشی تێدا ببێ لەوەدا کە کەسانێک ئەوە بە خەڵک دەفرۆشنەوە کە ئێمە زۆرینەی ئێمە زۆربەی خەڵکمان لەگەڵدایە چی دیکە مەجالی ئەو قسانەیان نەبێت